دەگوترێت ئەسپ سواری تەلسیمی ڕۆحە. ئەسپ بەیەکێک لە جوانترین و بەهەسترین ئاژەڵی نزیک لە مرۆڤ دادەنرێت. ئەسپ سواری خولیایەکی باوە لە ئەڵمانیا، خولیایەک کە سوار چاک بەرپرسیارەتی گەوری لەسەرشانە. شێوازی بەخێوکردن، فێرکردن، ڕاهێنان و دروستکردنی پەیوەندی لەگەڵ ئەسپدا مەرجی هەرە سەرەکین بۆ ئەوەی ببیتە سوار چاک یان کورد گوتنی شۆڕە سوار. دەچینە یەکێک لە کۆنترین یانەکانی ئەسپ سواری شاری بۆ خۆمی ئەڵمانیا، یانەکە کە ناوی شارەکەی هەڵگرتووە چەمەنی 95 ساڵە. دەمانەوێت ئاشنا ببین بە شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەسپ و چۆنیەتی بوون بە شۆڕە سوار. کەش و هەوا خۆشە، ڕاهێنان بە ئەسپێکی تەمەن 7 ساڵی دەکات. مانیاگیلە بەڕێوەبەری ئەمیانەیە، ئەو کە پسپۆرە لە بەخێوکردنی ئەسپ 6 ڕۆژ لە هەفتەیەکدا ڕۆژانە نزیکەی 10 کاژێر وانە دەڵێتەوە و ڕاهێنان بە ئەسپەکان دەکات. مانیا هەر لە منداڵیەوە سەرۆکاری لەگەڵ ئەسپ بووە و چونکە دایک و باوکیشی لە ئەسپ سوارە ناسراوەکانی ئەڵمانیا بوون. ئەم یانەیە 45 ئەسپی تێدایە. لەو 45 ئەسپا دەیان ئەسپی یانەکەن بۆ فێربوونی ئەسپ سواری. ڕۆژانە 2 تاوەکو 3 کاژێر ئەسپ سواریان پێدەکرێت. ئەسپەکان کاژێر 6 بەیانی یەکەم ژەمی خۆراک وەردەگرن، پاشان خۆراکی بەهێز وەردەگرن. هەر یەک لەو ئەسپانە بەشە خۆراکی خۆی لەناو قاپدا بۆ دانراوە، کارمەندی تایبەت بە خۆراکی ئەمیانەیە پێیان دەدات. ژەمی نیوەڕۆ ئێوارەش بە هەمان شێوەیە. ئەسپەکان دەبێت بە دروستی خۆراکی پێویستیان بدرێتێ، لە نێوان ژەمەکانیشدا ڤیتامینی بەهێزکردنی ئێسک و هەرسکردن. هەفتانە 6 ڕۆژ وانەی فێربوونی ئەسپ سواری لە یانەکەدا دەگوترێتەوە، بۆیە ئەسپەکان لە هەفتەیەکدا 1 ڕۆژ پشوویان هەیە و تەنها جوڵەیان پێدەکرێت. لە کاتی پشووی قوتابخانەکانیشدا کۆرسی چڕوپڕی تایبەت بە ئەسپ سواری بۆ منداڵان دەکرێتەوە. لە پشووی هاویندا 4 کۆرسی ئەسپ سواری بۆ منداڵان دەکەینەوە. لە ماوەی ئەو چەند ڕۆژەدا بۆ نمونە فێری نەرمەغار دەبن هاوشێوەی 6 مانگ. ئەو کۆرسانە ئەوەندە کاریگەرە فێری تیۆری دەبن، شێوازی پاککردنەوەی ئەسپەکان و زینکردنیان و هەروەها کاری زەوی بە واتای پێشەنگی ئەسپەکان و هەبوونی ئەسپەکان بەدەستێنان و بردنیان. فێریان دەکەین ئەسپێکی 600 کیلۆیی کۆنتڕۆڵ بکەن. خاوەن ئەسپەکان ڕۆژانە سەردانی ئەسپەکان دەکەن و جوڵیان پێدەکەن و ئەسپ سواری دەکەن و خۆشەویستیان دەدەنێ و چاودێریان دەکەن. یەکەم ساتی دروستبوونی گفتوگۆ لە نێوان ئەو ئاژەڵە و مرۆڤەکان کاتی خاوێنکردنەوەیانە کە هاوشێوەی مەساجە بۆیان. گرنگترین شت لە ئەسپ سواریە ئەوەیە کە تۆ پەیوەندی لەگەڵ ئەو ئاژەڵە لەگەڵ ئەو ئەسپە دروست بکەیت. هەر بۆیە گرینگە کە خۆت ئەو ئەسپە ئامادە بکەیت، خۆت پاکی بکەیتەوە، خۆت ئامادەی بکەیت پێش ئەسپ سوارێکە، پێش ئەوەی وانەکە دەست پێ بکات، ئەبێ خۆت لەگەڵ یابی. بۆیە پەیوەندی لە نێوان تۆ ئەو ئەسپە دروست بێت و بۆ کاتی ئەسپ سواریش ئەو پەیوەندی زۆر گرنگە، چکە گوێت لێ ئەگرێت تۆ چیت بێ ئەوەت لەگەڵا ئاکات. ئەو خۆشەویستە کە دروست بوو ئەتوانی باشتر لێ تێ بگەی، ئەزانی کاتێککە نەخۆش بێت چی هەیە و چی نییە، نەک بۆت ئامادەکەن. خۆشێکی لەوایە کە دەبێت پشتی پاکەیتەوە، ناوچەوانی پاکەیتەوە، قژی دابێنی پاک و جوان ئامادەی بکەیت و زینەکەی بخەیتە سەر بۆیە بتوانی ئەسپ سواری بکەیت و ئەو پەیوەندیش زۆر گرنگە. بۆیە کاتێک پێش ئەسپ سواری باشترین شتەوەی کە خۆت ئەسپەکەت ئامادە بکەیت. ساڵی 1 جار دەبێت پزیشکی ددان هەروەها ئێسک پشکنین بۆ ئەسپەکان بکەن. هەموو 6 هەفتە جارێک ناڵ دەکرێن. هەموو ئەسپێک خاوەنی بیمی بەرپرسیارەتیە و هەر خاوەنێک بیەوێت ئەسپەکەی بیمە بکات دەتوانێت هاوشێوەی مرۆڤەکان بیمەیان بۆ بکرێت. هەر ئەسپە و خاوەنی زین و کۆتی خۆیەتی و ڕۆژانە خاوێن دەکرێنەوە و هەڵدەگیرێن. ڤیکتۆریا لە تەمەنی 26 ساڵیدا ئاواتەکەی دەهێنێتە دی و خۆی فێری ئەسپ سواری دەکات. پاش ساڵێک بڕیار دەدات ببێتە خاوەنی ئەسپێک. کاتێک فلیپەر دەبینێت ئاشقی دەبێت و لە فەڕەنسا دەیکرێت و ئێستا دەڵێ هاوڕێی ژیانم دۆزیوەتەوە.
بۆ من گرنگ بۆ ئەسپێک بکڕم نەک تەنها بۆ ئەسپ سواری بەڵکو وەکو هاوڕێیەکم بێت بۆ من خۆشترین کات ئەو کاتەیە کە لەگەڵ ئەسپەکەم پیاسە بکەم و پاکی بکەمەوە و تەماشای کەم هەردووکمان ئێستا باش یەکتری دەناسین و لە یەک تێدەگەین هەموو ڕۆژێک دێم بۆ لای ئەسپەکەم و ئەسپ سواری دەکەم و مامستاکەشم هەفتەی 2 جار ڕاهێنانی پێدەکات بەڕاستی بەرپرسیارەتیە تەنها ئەوە نییە بیت و ئەسپ سواری بکەیت و دابەزیت بەڵکو من هەمیشە بیر و هۆشم لای ئەسپەکەمە بیر دەکەم چی باشە بۆی بکەم بۆ نمونە خۆراکی باش و ناڵوزینکردنی چونکە هەموو دەمانەوێت ئەسپێکی تەندروستمان هەبێت ئەسپێکی تەندروست و بەختەوەر کاتێک دروست دەبێت کاتێک خاوەنەکەی بەیەخی پێ بدات و دروست ئەسپ سواری لەگەڵدا بکات کاتێک سوار چاک بێت ئەسپیش لەوە تێدەگات و ئەسپداری خۆی دەکات بەڵام بۆی دەرکەوێت کە سوارەکەی جوامێر و سوار چاک نییە ئەوە ئەویش تێهەڵچلیکانی بۆ دەکات و ئەسپدارێتەکەی خۆی تەواو ناکات ڕاگررتنی بەڵانس و دانیشتنی دروست و هەناسەدان و دروست کۆنتڕۆڵکردنی ئەسپەکە گرنگترین مەرجی ئەسپ سواریە بۆ ئەوەی سوار ئەو هەستەی لا دروست بێت و بە دروستی دانیشێت و بەڵانسی هەبێت بۆ ماوەی هەفتەیەک مۆنی و ئەسپە پرسێنسۆرەکەی هاتووە دەیەوێت لەسەر ئەم ئەسپە ئەو هەستە نیشانی ئەسپ سواران بدات ئەسپ سواری ئەستەمترین وەرزشە کاتێک سوارێک لەسەر ئەسپێک دەبێت پێویستە باڵانس ڕاگرێت لە هەمان کاتدا دەبێت ئەو توانایەمان هەبێت ئەسپەکە لە جوڵەی خۆی بەردەوام بێت ئەو ئاژەڵە کە نزیکەی 500 تا 600 کیلۆیە فەرمانی پێ بکەین و کۆنتڕۆڵیکەین هەروەها سێ جۆری جوڵەی ئەسپمان هەیە جوڵەی هێواش هەروەلە و غار ئەگەر بمانوێت فێری ئەسپ سواری بین و بەهەست و بەڕۆح و بەجەستە پێویستمان بەم ئامێرەیە کە ناوی مستەر جۆنسە منیش هەرچەندە چەند ساڵە ئەسپ سواری دەکەم ئەمە ماوەی چەند ساڵێکە کەمتر کاتم بۆ ئەسپەکەم هەیە بەڵام منیش دەمەوێت بزانم لە ڕێگەی مستەر جۆنسەوە چی فێر دەبم کە ئەمە لە بریتانیا زۆر باوە Ja, du brauchst jetzt Stabilität. Sonst, wenn du nämlich oben auf dem echten Pferd immer so hin und her wackeln würdest. Ja. بەڕاستی ئەم زیمۆلاتۆ زۆر سەرسامی کردم چونکە ئەسپیش هاوشێوەی مرۆڤ خاوەنی هەست و سۆزە لێرە فێرت دەکا کە چۆن بتانی کۆنتڕۆلی جەستی خۆت بکەیت و چۆن بتانی ئەو ئەسپە کە ڕەنگە 400-500 کیلۆ بێ بتانی کۆنتڕۆلی بکەیت کاتی ئەسپ سواری بەڕاستی زۆر سەرسامی کردم یەکێک لە جوڵە گرنگەکان و هەروەها فێرکردنی گۆڕایەڵی ئەسپ لۆنژە کاتێک کە ئەسپەکان ئەسپ سواریان پێناکرێت گرنگە بجوڵێن بۆیە لۆنژیان پێدەکرێت Das Longieren ist wichtig für die Gymnastizierung des Pferdes, zur Gesunderhaltung und auch damit sich das Pferd selbst... ئەمیانەیە زیاد لە 300 ئەندامیان هەیە و 130 خوێندکاری ئەسپ سواریمان هەیە. ساڵانە 150 ڕۆ دەدەن بۆ هەر کاژێرێک. لە ئەڵمانیا 7300 یانی فێربوونی وەرزشی ئەسپ سواری هەیە و نزیکەی 600,000 کەس خاوەنی ئەسپی خۆیانن. 3 ملیۆن کەسیش ئەسپ سواری دەکەن. بەپێی فەرمانگەی ئامارەکان بێت نزیکەی 1,500,000 ئەسپ لە ئەڵمانیا هەن. Deshalb ist es wichtig, die Kommunikation bei der Longe über die Stimme und dann funktioniert auch das Reiten besser. پندێک هەیە بە ئەڵمانی دەڵێ خۆشبەختی ئەم دنیاە لەسەر پشتی ئەسپە ئەو پەندە ڕێک بۆ من گوتراوە چکە ماوەی 20 ساڵە خاوەنی ئەسپی خۆم و خۆشترین کاتەکەم ئەو کاتەیە کە لەگەڵ ئەسپەکەمدا بەسەری دەبم ئاڵەشاڵی ڕوودا لەسەر پشتی ئەسپەکەم لە ئەڵمانیا